ئینسانی مسلمان ئەبێ زۆر خۆی بپارێزێ لە قسەی خراپ. بەداخەوە خۆشەویستەکانم دووبارە و سێبارە ئەڵێم بەداخەوە بەڕاستی خەڵکێکی زۆر ئەمڕۆ ئەم مەسەلەی ئیهمال کردووە. ئەم قسە شیرینیە کە بەهرەیەکی زۆر گەورەی خوای پەروەردگارە. خەڵکێکی زۆر بەداخەوە ئەڵێم لە نووسینە لەو کۆمێنت و پۆستانەی کە لە فەیسبوک و لە بەشەکانی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنجامێدا زۆر جار سبحان الله قسەی شیرین و گفتاری شیرین بەدەگمە نەبینی. کەم کەسە بینی خۆشەویستەکانم، یعنی بە گفتاری شیرین بتوانێ ئەوەی ها لە ناخیا دەری بڕێ، بەڵکو زۆر جار کۆمنتەکانمان زۆر ڕقە، زۆر زبرە، تەنانەت پۆستەکانیشمان زۆر زبرە. ڕەک پێچەوانەی ئەوەی کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی